برادران دڵنیام ئێوە کە هاتوون بۆ علم نەفس بەشی زۆرتان سەقافەیەکی نەفسی باشتان هەبووە ڕۆشنبیرێکی دەرونی چاکتان هەبووە لە سەرتاوە ئەوانەی کە اختیارتان کردووە بەشە بە دڵنیاییەوە تا ئاستەکی باش لە سایکۆلۆجی شارەزابوونە ئەوەی کە اختیاری کردووە ئەوەی کە کەوتۆتە ئەو بەشەش لە ڕێگای قەزا و قەدەر و مەسەلەی فۆرم و پڕکردنەوەیە هەڵەو یان هەر شتێکی دیکە دیسان دەڵێن قازانجت کرد بە خێر بێی کەوت یێزەیەکی باش نەکەوت یێزەیەکی خراپ بۆیە ئەویش وردە ئینشاءڵڵا ئەو خۆشەویستەی بۆ دەروونزانی لەلا دروست دەبێت علمێکی زۆر زۆر نمونەییە بەڕاستی من لەسەر حسابی هیچ زانستێکی دیکە زانستەکەی خۆمان باڵا ناکەم و بەرزی ناکەمەوە بەڵام پێت دەڵێم لە هەموو دنیای پێشکەوت و سایکۆلۆجی لە مەجموعاتی طبی و پزیشکیە و یەکێکە لەو زانستانەی کە ئێستا لە تەواوی دنیا هەیبەتی خۆی هەیە کەسایەتی خۆی هەیە من زۆر جار لەگەڵ ئەوانەی کە متخەسیسن ئەجنەبیەکان لێم دەپرسن تو اختصاصت چێ دەڵێم سایکۆلۆجی دڵ ئۆ سایکۆلۆجی یعنی بە حەزمێکی عەجیب دەنجی بەرز دەکاتەوە بە ئەکسنتێکی عەنتیکە بە تۆنێکی عەجیب دەری دەبڕێ یعنی کەواتە ئەوە علمێکە نزیکترین شتە لە تو کە نەفسی خۆتە کە دەرونی خۆتە و دیراسەی دەرونی خۆت دەکات